بڕوات بێ زیندوو مردوو چەنی فەرقە ئەوەی زیکری خواکە ئەوەی زیکری خوا ناکە کەمەثەل الحەی والمەیت دەبڕۆ ئەو دوو جیاوازیە دوورە پێغەمبەرەکە دوا فەرمێ صلی الله عليه وسلم سبق المفردون لە هەموو بوارەکانە لە هەموو کارە چاکەکانە چێ پێشەنگە و پێشی هەموو یاوەتەوە ئەوانە یادی خوا زۆرەکە مرۆڤ هیچ کارێکی چاکەی نەکردووە ئەنجا له من عذاب الله بمثل ذكر الله ڕزگارکەر بێ بۆی لە سزاکانی خوا بە هێندەی زیکری خوا مرۆڤ هیچ شتێکی نەکردووە یحرز نفسه من الشیطان خۆی پارێزێ لە شەیطان بە وێنەی زیکری خوا لەبەرەوە هەر یادی خوایە خەیر و ئەعمالکم چاکترین کارەکانتانە ئەزکاها عند مەلیکیکم پاکترینێتی لای خوای گەورە میهرەبان ئەرفعیها فی دەرەجاتیکم بەهۆیەوە پلەتان زۆر پێی بەرز دەبێتەوە باشترە بۆتان لە سەرفکردنی زی و زێر لە پێناوی خوایە باشترە بۆتان لەوەی ڕوبەڕووی دوژمنەکانتان بجەنگن